وا باشترە لەم کاتانە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە مامەڵەی تمەنی ئێرانی. بەڵێ ئەم دەقیقەکە بەڕێستان قساکەین تمەن بۆ مەبەستی حەواڵە بە 8,500,000 تمەن مامەڵەی پێوەکری ئەوەی کاشیشە تمەنی کاش سپاسچەک ئەویش بە تقریبا 6,200,000 تمەنی ئێرانی مامەڵی پێوەکری لە بەرامبەر 100 دلاری ئەمریکی. ئێمە هەر دوێنێ پێشبینیەوەم کرد بوو کە بەڕاستی پێش دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران پێما بوو کە بەڕاستی تمەن بەرزبوونەوەی کە ڕێژەی تۆمارەکە 20 زەبتی شەروا دەرچوو بەرزبوونەوەکەی زۆر بەقووە دوانی بەڕاستی ینی هەر لە بەیانەوە تا ئێستا لە سەدا نزیکەی 12 تمەن بەهاکەی بەرز بۆتەوە. یعنی تۆ ئەگەر ئەمڕۆ بە بەهای تەنها 10,000 دلارت تمەن بکڕێ نزیکەی لەوانێ بڵێم ینی 12 وەرەقەی فەرقە 1,200 دلاری فەرقە بۆی ئەبێت چاوەڕانیەوە بکەین کە تمەن ڕتێسێ بکاتەوە دابەزینێکیش بکاتەوە. پێشنیاریەوەم کرد بۆ هاوڵاتیان لەم کاتانە بۆی کە ڕوبەڕووی زیان نەبنەوە خۆیان لە مامەڵەکردن لە بە تمەنی ئێرانی بپارێزن. ئەگەر بێت و مامەڵەشکەن با مامەڵەکان کورخایان بێت خێرا دەستا و دەزەگەر کەسێک تمەنی هەبوو چوە خێرا بیفرۆشێتەوە چونکە تۆ هیچ گرنگیەکی 100% نییە و تمەنە لەم کاتامێت چونکە بەڕاستی کاکە ینی 2 ساڵی ژەبێت تمەنی ئێرانی ئەم نرخی بەخۆی نبینەوە کاکە تۆ لە ماوەی 48 ساعتە لە 120 بەهای تمەنی ئێرانی بەرزێت ئەبێت چاوەڕوانیەوەشکە لە سایە دەدابەزێتەوە بەڕاستی وانە هەمووی بەسراوەتە بۆی ینی بەسراوت بە یەک لێدوانی سیاسیەوە هەر ئەم شەو یەک لێدوان بدرێت بڵێن دژی ئێران ئەبێت چاوەڕوانیەکەی تمەن بەڕاستی هەڕە بکات وا باشترە لەم کاتانە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە مامەڵەی تمەنی ئێرانی.